لەبارەی ئەم ناجێگیریە لە نرخی دینار بەرامبەر بە دۆلار مەبەستمانە گفتوگۆی زیاتر بکەین. بەڕێز جەبار گۆران گوتەبێژی بازاری ئاڵوگۆڕی دراوی سلێمانی و خاوەنی بڕوانامەی ماستەر لە کارگێڕی دارایی لە سەرجەکانی سلێمانی و میوانمانە. کاک جەبارم کاتت باش بەخێر بێ بۆ کوردستان 24. ئەوەی کە ئێستا ڕواداتەوە دابەزینەی بەهای دینار کاتیە ئایا ڕۆژ یەکشەمە لەگەڵکردنەوەی بۆرسە هیچ گۆڕانکاریەکی بەسەردادێت؟ بەڵێ سڵاو لە بەڕێز تەنەم کاتتان باش دیارە ئەو هەلومەرجەی کە پەیوەندی بە ئەمڕۆ بوو ئەتوانی بڵێ نرخێکی فەرمی و باوەڕپێکراو نییە، چونکە کۆی بازاڕەکان لەسەر ئاسیارا هەرێمی کوردستان داخراون و نووسنگەیەک یان کۆمپانیایەک بڕیار لەسەر نرخی دۆلار لە بەرامبەر دینارە نادا. طبعاً بەیانی بازاری سلێمانی ئەکرێتەوە ئەبێ هەردوو تەرەفی خواست و خستنە ڕوو ئەنی بەرامبەریەک بن ئەو کاتە دەرئەچێ نرخی فەرمی و ئەنی سعری متداولی بازارەکان چەند دەرەچێ و یەکشەمەش بەگشتی هەموو بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێریش و دووەکیش ئەکرێتەوە. لەبەرەوە ئەو نرخی ئەمڕۆ نرخێکی فەرمینیەوە نرخێکی باوەڕپێکراو نیە تا ئەو کاتێک کە بازارەکان بەگشتی ئەکرێتەوە. کەکجە بەربەستی گوتنکو باوێری بانکی فەدرالی ئەمریکا بە بانکی ناوەندی عێراق زۆر کێم بووە، یعنی ڕاستیاوێ ئەو کارگەریاوێ لەسەر بازاری چ دەبێت چاواف کرد؟ بەڵێ خۆی دیارە ئەوەی کا بڵێن پەیوەندی بە ئەمڕۆ بوو دیارە دەرهاویشتەی کۆمەڵێ ئەنی هەواڵ بووکە لە واڵسی جۆرناڵە گوایە بڵاو کراوەوە کە هینە بڵێن بانکی مرکزی عێراقی داوای ملیارێک دۆلاری کردووە بۆ تەمیرکردنی بازارەکانی ناوخۆی عێراقیش ئەوانیش با مەبەڕی ئەوەی کە تا دڵنیان نەبن لەسەر چاوە و پێدان و تەمیرکردنی ئەو شوێنانە ناتوانرێت کە ئەم دۆلاران پێ بدرێت. بەڵام من شەنوکەیەکی تەواوی ڕۆژنامەی واڵستریتم کرد دیارە ئەم هەواڵات ئەنی پەیوەندی بە ئێستاوە نییە، دیارە ئەمە ئەگەڕێتەوە بۆ مانگی شەژ هەر لەو کاتەوە کە بڵێن داوا کراوە، چونکە ئێمە شتێکەیە لە بیرمان نەچێت ئێمە دوو خواستمان هەیە بۆ دۆلار، خواستێکی ناوخۆیی کە بەکاشە پێویستە بانکی مرکزی ڕۆژانە دۆلار عرضکاوە، خواستێکی دەرەکی شەویش بۆ حەجمی ئیسراداتی خارجیەوەتە بۆ حواڵاتی خارجیە. دیارە لەو پێش بڵێن وەزارەتی گەنجینەی ئەمریکا بە هینە عێراق و هینەوەکو بڵێ بە بانکی مرکزیان ڕاگەاندووە کە تا دڵنیان دەبن لە ئەو دۆلاری لە کوێت و بۆچی مەبەست و ئامانجێک سەرفەکرێ واتە بە گشتیەکەی نەچێتە بواری ئەجندایەکی دەرەکیەوە بۆ بەرژەوەندی بازارێکی دەرەوەی عێراقەوانەی کە لە لیستی سزاکانی ئەمریکان سەر بکرێ بەڕاستی. بەڵام ئەمە مانای ئەوە ناگەێنەیە کە ئەنی بڵێن لەلایەن وەزارەتی گەنجینەی ئەمریکاوە سزایەکی تون بەسەر بانکی مرکزیان بەسەر هەر ناوەندێکی دارایی عێراقا بسەپێندرێت، چونکە ئەوەی کە بینیمان لە سەرەتای بڵێن مانگی ڕابردووە وەفتەکەی عێراق کە سەردانی ئەمریکایان کرد هەر بریکاری وەزارەتی گەنجینەی ئەمریکا و یاریدەدەری وەزارەتی گەنجینەی ئەمریکا دڵنیایی ئەوەیاندا کە ئێمە بە هەموو شێوەیەک پشتیوانی بڵێن پرۆسەی سێکتەری دارایی و نەختینەی عێراقەکەین و پشتیوانیشی ئەەکەین بەڕاستی وە تا ئاسێک گەشتبینی خۆشیان بڵاو کردەوە کە ئەم ڕیفۆرمە لە سیستەمی بانقیە تا ئاستێکی باش بەرە و پێشچوونێکی باشی بەخۆ بینەوە. بەڵام دیارە کۆمەڵی ئاڵنگاری و ئاریشە ماوە تا ئاسێک بڵێن خۆڕەخکاری ماوە سپیکردنەوەی پارە ماوە. دیارە ئەمیش لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنە استراتیژیەی کە لە نێوان عێراق و لە نێوان ئەمریکیەکانە هەیە دیارە ئەشێ ئەمیش خۆناق بە خۆناق بچێتە سەر پێی خۆی. بەڵام ئێمە ئەگەر بە سوورەیەکی عام سەیری کەین، ینی بە وێنە گشتیەکە سەیری بکەین، بەڕاستی هەتا عێراق ئابوووریەکەی ئاوا لاواز بێت، ینی تا ئابوووریەکەی تاک سەرچاوە بێ و تەنها پشت بە نەوت ببەستێ، هەمیشە ئەبێت چاوەڕوانی ئەم هەڵبە زوودابەزەی دینار بکەین و هەمیشە چاوەڕوانی ئەوە بکەین کە دۆخی بەهای دینار لە بەرامبەر دۆلارە ینی بەناجێگیری بمێنێتەوە. بەداخەوە ئێمە لە وڵاتێکژین وڵاتی وەکوی عێراق کە یەک سەرچاوە هەیە کە بەنسبەت لە 96 پشت بە نەوتە بەسێت، ئەم نەوتەش ئەنی ڕاستە و خۆ بە دۆلاری ئەمریکا فرۆشت و دۆلارەکەی ئێستا بانکی ناوەندی عێراقی گرێتە بەر بۆ نمونەیەکێک لە ڕێکارەکان ئەڵێ کە کۆی گرێبەستەکان دەبێت بە دینار ئەنجام بدرێن. ئەمە هیچ کاریگەریەکی دەبێت لەسەر بەرزکردنەوەی نرخی دینار بەرامبەر دۆلار؟ خۆی نەک ئەم هەنگاوات سێ هەنگاوی ترە کە پەیڕۆ بڵێن مامەڵەی بازرگانی لەگەڵ عالمی دەرە. بەڵێ مامەڵەی بازرگانی لەگەڵ عالمی دەرەوە بە غەیری دۆلاری ئەمریکی بکرێت و کۆی مامەڵە ناوخۆیەکان و هەموو عقودە ناوخۆیەکان بە دیناری عێراقی بکرێت و یەکێکی تریش لەوانە
ئەنی مامەڵەی ڕاستەوخۆی بانقەکان واتە ئەگەر بۆ نمونە بازرگانێک بێوێت حواڵە بۆ دەرەوە بکات جارە نێوەنجیەک هەبوو لە ڕێگای بانکی مرکزی عێراقی ئەو نێوەنجیرە نەمێنێت و ڕاستەوخۆ لە ڕێگای بانقەکان و حواڵە بکرێت. تەواوان ئەگەر ئەم هەنگاوانە بە جددی پەیڕۆ بکرێت لە ئەرزی واقعیات تەرجمە بکرێت توانین بڵێن تەسیراتێکی باش بەجێڵێ. بەڵام خۆی بۆ خۆی ئەم سێ هەنگاوەش ینی هەندێک ئاریشە لە بەردەمیان دروستە بێت. بۆ نمونە ئەمریکەکان کە داوایان کردووە بە غەیری دۆلار مامەڵە بازرگانیەکانتان لەگەڵ عالمی دەرەوەیە بە ئەنجام بگەێنن. ئێمە وەکو عێراق وڵاتێکی هەناردەکار نین، زیاتر وڵاتێکی مستەهلیک و بەکاربەرین، زیاتر کاڵاو کەلوپەلمان لە دەرەوە بووێت. واتە تۆ ئەگەر بۆ نمونە ئەگە وڵاتی وەکو سین لە بە نمونە وەربگریت، ئەگەر بتێ مامەڵەکانی خۆ لەگەڵ سینە بە ئەنجام بگەێنیت ئێخۆ تۆ ئەبێ ڕمێنبی لێ بکڕێت. تەواوان ڕمێنبی بە چیەکرێ؟ خۆ تۆ ناتوانێت ڕمێنبی سینی یانی یۆنی سینی بە دیناری عێراقی بکڕێت. ئەو دیناری عێراقی بۆ چییە؟ غەیر ئەبێ بە دۆلاری ئەمریکی بکڕێت. تەواوان دۆلارەکەی خۆشت خۆ لەبەر دەستی خۆتان نییە، بێ چاوەڕوانی ڕەحمەتی ئەمریکا بکەیت تا ئەم دۆلارت بۆ ینی ئەنێرێ بەڕاستی. و یەکێکی تریش لەو هەنی ئاسەنگانیدا ئەنیدا کە دروستە بێت لە حەجمی مامەڵە ناوخۆیەکانە هەموو عقودە ناوخۆیەکاندا کە ئەکرێ بەڕاستی ڕەنگە ئەمە فترە و زەمنێکی زۆری پێ بچێت، چونکە ئێمە ئەنی هەل لە ڕووی واقعی تەعاملەوە بە جۆرێک هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی و عێراقیش بە تایبەتی تر وا ڕاهاتوون کە زۆربەی زۆری مامەڵەکان بە درای بیانی و بە تایبەتی دۆلاری ئەمریکیە تا خەڵکێک لەسەر ئەمە ڕایەت بەڕاستی فترە و زەمنێکی زۆری پێچێ و ئەگەر بۆ بەڕێز وەکو هاوڵاتیەک بچی لە بازارە کاڵە و شمەک و خزمەتگوزاری بکڕیت ڕەنگە ئەو کاڵای کە پێ دەفرۆشێ بە سعری سەر بۆ نشکێنێتەوە بە سعری متەداولی بازارەکان، واتە بە سعری بازاری موازی بۆ ئەنی بۆ بشکێنێتەوە کە ئەمە بە زۆرێک لە جۆرەکان ئەتوانی بڵێن ئەمە کاریگەری لەسەر نیسبەی هەڵاوسان و ئاسی گشتین نرخەکان دروستەکە بەڕاستی. لەبەر ئەوە هەنگاوەکان بە گشتی هەنگاوی باشن، بەڵام ئەم کۆمەڵە ئاریش و ئاڵنگاریانە لە بەردەمێ هەیە، بۆیە ئەمە کات و زەمەنی پێچێک تا بەتاوەتیەچێتە سەر پێی خۆی. کەک جەبارنها خستی نافخۆی گەوا بانکی ناوەندی دۆلار دەخێ ناو بازاری نافخۆییدە بەشێکیش ئەو خستی نافخۆیی بڕۆی وڵاتی دن بڕۆی بازاری دەربە ئەوە چه تەسیر لە بازاری نافخۆیی دەکات؟ خۆی تەوان ئێستا عێراق لە بینی ئەنی وەک بڵێ لە نێوان دوو سیراعەیە. ئەمە سیراعی نێوان ئەمریکا و ئێرانە. ئێران یەکێکە لە وڵاتانی کە لە لیستی سزاکانی ئەمریکادایە. باشە بە هیچ جۆرە ئەمریکەکان قبوڵیان نییە ئەو دۆلاری لە ئەنجامی فرۆشتنی نەوتەوە دەست ئەکەوێت بۆ ئەجندایەکی دەرەکی بە تایبەتی بۆ ئێران ئەنی بەکار بێ بەڕاستی. اینجا ئێمە واقعێکی سیاسی و ئابووریشمان لەگەڵ ئێرانە هەیە. ئێمە ئەنی وەک بڵێ بەکاربەرێکی سەرێکی کاڵا و کەلوپەلی ئێرانین، ئەنی ڕۆژانە کاڵا و شمەک و خزمەتگوزاریمان لە ئێرانە بۆ دێ ئێغێر تۆ بێ لە بەرامبەر ئەوەدا پارەی بۆ منێری تەبان ئەمریکاش قبوڵی نییە کە دۆلاری بۆ منێری ناچار ئەبێتۆ ڕێگایەکی تر بدۆزیتەوە. من هەر پێشتر تقریبا چەند مانگێک پێش ئێستا من وەکو اختصاص وەکو شارزایەکی خۆم لەم بوارە پێم باش وکە لەم بوارەدا وەکو بڵێ بازرگانی سێکۆچکەی تەبەنی بکرێت. بۆ نمونە ئەگەر تۆ پارەی ئێران قەرزار بیت و ئێرانیش وەکو بڵێ تەبادلی بازرگانی لەگە وڵاتێکی ترە هەبێ، هەر بۆ نمونە ئەگەر لەگە سینە هەیبێت لە باتیەوەی کە تۆ پارەکە ڕاستەخۆ بۆ ئێران تەحویلکەی بۆ وڵاتێکی وەکو سینی تەحویل کرد، ئەمە ئەنی تەحویلکەی ئەمە تا ئاسێک ئەتوانی بڵێ ئەم ئاڵنگاریانە چارەسەرەکە. لەبەر ئەوە ئەمەی کە ئێستا لە عێراق ئەگوزارێ ینی بەڕاستی جۆرێکە وەکو بڵێ لە نێوان بەرداشتێکی نێوان ئەمریکا و ینی ئێراندا کە بەڕاستی باجەکەی بەداخەوە هاوڵاتیان ئەیدەن. بۆیە من قەنەعەتم وایە ئەبێت ئەو دۆخە سیاسەی دەکە ئێستا ئەو دۆخە ئابووری کە لە ئێستا ئەنی لە عێراق هەیە پێویستی بە هاوسەنگەیەکی زۆر منتیقانە و عەقلانە هەیە کە تۆ چۆن بتوانانی ئەم دۆخە تێپەڕێنیت. زۆر باشە کاک جەباریانی، خۆتان دەزانن کە هەمیشە لەم بەرزی و نزمەی نرخی دینار بەرامبەر بە دۆلاردا هاوڵاتیان یاخودەوانی کە پارەیان هەیە دەکەونە دڵە ڕاوکیەوە. ئێستا من هاوڵاتیەکەم ئەگەر پارەم هەبێت بە دیناری عێراقی پارەکەم لای خۆم بێ هەڵمۆ یاخود بە دۆلار سەلامەتە بێ. زانی گۆڕانکارەکان لە عێراق ئەوە سەریعن تۆ ناتوانانی ینی بڕیارێکی وابەی بە هاوڵاتیان بڵێ ئایا بەهای دۆلار چی بەسەریان دینار چی بەسەری بەڕاستی ئەمە ناتوانین پێشبینی ئەوە بکەین، چونکە ئەگەر تۆ ئەگەر لەسەر ئاسی بازارەکانی فۆرێکس و بازارەکانی بۆرسە بە گشتی سەرکەی ئەنی تۆ لەسەر دوو بنەمە ئەتوانی شیکاریکەی بنەمای داتا و زانیاری بەڕاستی. ئەوە زانیارەکانە ئەیبینی کە ڕۆژانە ڕۆژ نییە لە عێراق حەدەسێک نەبێ هەواڵێک نەبێت کەوای کردووە ئەنی هەواڵەکان ئەوەندە سەریعن تۆ ناتوانانی پێشبینی لە 100% بکەی. وا زانیاریەکانیش هینە داتاکانیش ئەوەیە کە ئەیبینین بە بەرچاوی خۆمانەوە کە بانکی مرکزی خستنە ڕووی دۆلاری بەچی جۆرەکە کە ئەوە تقریبا نزیکەی مانگێک زیاترە خستنە ڕووی دۆلاری بە نەقدی بۆ بازارەکان زۆر کەم کردوێتەوە. ئەوەش کە ئیکتیفای بازارەکانەکە
خستنە ڕووی دۆلارە بە نەقدی کە بتوانێت سەپۆرت و پاڵپشتی دیناری عراقی بکە. ئەو دۆلاری کە بانکی مرکزی عەرزی ئەکا بۆ بازارەکان ناتوانێت خواسی بازارەکان پڕکاتەوە بۆ لەبەرەوەی ئێمە بە حکمی ئەوەی کە بەکاربەرێکی سەرێکی کاڵاو کەلوپەلی ئێرانین بەشێکی زۆر بۆ کڕینی کاڵاو کەلوپەل ئەم دۆلارە نەقدیە بکارێت ئەم دۆلارە نەقدیە بکارێت طبعا ئەم دۆلارە کە کەم بێتەوە بەڕاستی ڕاستەخۆ تەسیراتی لەسەر قودرەتی شرایی دۆلار دروستەکە و بەرزێکاتەوە بۆیە من دووبارەیەکەمە ناتوانم ئێستا بە هاوڵاتیان بڵێم ئایا دەست بە دینارەکانتانە بگرین بە دۆلارەکانتانە بگرن پەیوەندی بەو هەنگاوانەوەیە کە پەیڕە و ئەکرێەوە لە ئەرزی واقعا تەرجمە بکرێ. ئەگەر بانکی مرکزی بە جدی بێتە سەرخەدووە ئەگەر ئەنجومەنی وەزیران بتوانن لە ناو ئەم کێشمەیە لە نێوان ئەم سیڕەعەیە بتوانن بێنە دەرەوە و هاوسەنگێک بپارێزن و بتوانن دەعمی سیاسەتی نەختینەی خۆیان بکەن و ئەو هەنگاوانەی کە باسم کرد لە ئەرزی واقعا جێبەجێ بکرێ ئەتوانی بڵین مەترسیەکی ئەوتۆ لەسەر دیناری عراقی نییە. بەڵام ئەگەر بەم ئاراستەی ئێستا ئەمەی کە لە عێراقا هەیە هەم دۆخی سیاسەکەش و هەم دۆخی ئابوووریەکەشی ئیسیقرار و سەقامگیر نییە بەڕاستی ئێمە هەمیشە ئەبێت چاوەڕوانی هەڵبەزودابەزی دینار بکەین هەمیشە چاوەڕوانی ئەوە بکەین کە دۆلار بە گاپی زۆر بەڕاستی بەرز و نزم کات. سپاس بۆتەن کە جەبار گۆران پێبدارێ پەرەگوهارین سلێمانیەش سلێمانیە لەگەڵ دەست خۆش.